بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. وأيها عباد الله لا يفرقك إن شاء الله. پیغمبر اکرام صلی الله علیه و سلم فرمود: حرم على النار كل هين ودين سهل وقريب من الناس. واتا حرامه هر کسی ئەم سیفەتەی هەبێ ئەم مرۆڤە خۆی گەورە حرامی کردووە لەسەر ئاگری دۆزەخ. ئەم مرۆڤە ئەم ئینسانە ئەم موسڵمانە کە داخڵ بێت بە ئاگری دۆزەخ. هەر کەسێ نەرمونیان بێ، هەر کەسێ ئاسانکار بێ، هەر کەسێ نێزک بێ لە خەڵک، بە خەڵکا بێ، تا ئەم سێ سفەتەی بێ. پێغەمبەری ناودارە فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو ئینسانە ئەو مرۆڤە لە بەهەشتەوە دیاتر نێزگاتە ئاگری دۆزەخ. واتە ئاگری دۆزەخ حرامی کردووە مرۆڤی وا بچێتە ناوی. وای گەورە بە کەسانەمان بکە فەرمووبانێ